هیوادارین یەشێ لە هونەرمەندانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕەشمەڵمان بۆ ئەڕازێنێتەوە، ئەویش نەرمەدی لاو و دەنگخۆش کاک ڕەزا نەزەری. لە دانیشتن و لەو مەجلیسیانەوە جەنابتێژی حەستێک هەیە، ئەحساسێک هەیە لەلای ئەوانە ئیستاکە و وەکو میکانیکی بێت چۆن ئێمە ژین مەکانیکی وەسەن هێست حەستەکە مەسنەویەوە بووە. ماوەی 15 ساڵە من کاری هونەری یەکەم بۆ لە خۆ 10 ساڵ یا 12 ساڵی 10 ساڵ یا 11 تا 12 ساڵی تر چۆن بێژم ئاشکارا بوو. ناوی قەدیمی کامێران وازانم دینەوێت، دینە بە مانای کەیفی یاران، جێ کەیفی یاران. تو شێرە کۆنەکان لە نەزەرا بگرە کاورا وەختی وتیە لە ڕێکەیەکانی یارم تێتەوە، یانە یارەکەی ئەحساس کرد لە ڕێکەکانی هاتەوە. زندگی بێ یاریان ور من پەچێشمۆ، زندگی بێ یاریان ور من پەچێشمۆ، ئەگەر یار نبێنیە وەرکێ نازکێشمۆ، ئەگەر یار نبێنیە وەرکێ نازکێشمۆ، بەشان بەشانم